ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەک هەن سڵاوی خی گەورەتان لێبێت. سەرەتا پیرۆزبایی مانجی ڕەمەزانی بەخشندەتان لێ دەکەین. خی گەورە ڕۆژ و پەرستشی هەموو لایە قبول بفەرمێت. خۆشحاڵم لە وەرزی دووەمی بەرنامەی هاوڕێی تەمەن بێوە شاد بم. لە وەرزی یەکەم لە میانەی میوانداریکردنی کۆمەڵە هاوڕێیەکی دیرین دەستە پیشەوەرەی دەستڕەنجین بووینە میوانی ماڵەکانتان. لە میانی گفتوگۆکردن هەوڵماندایە بە یاد و یادەوەرەکانیان دابچین کاکڵەی ئەزمموی ژیانیان بخەینە ڕوو. ئەوە بوو بەرنمەکە دەنگدانەوەیەکی باشە بوو لە ناو خەڵک بە شێوەیەک کە لە ڕاپرسیەک و دەستبژێریەکی تەلەڤیزۆنەکانی عێراق بەرنمەکەمان هاوڕێی تەمەن بە بەرنامەی یەکەمی ڕەمەزانی ساڵی 2022 دەستنیشان کرا و خەڵاتی ماهوری زێرین واتە ئەلهیلالت داهبیمان دەستگیر کرد. ئەو بوو سەرجەم ستافی بەرنمەکە بەندە و مامۆستا کاروخ و مامۆستا بەیار و مامۆستا ئەحمەد چوینە بەغدا بە جلی کوردی خەڵاتەکەمان وەرگرت. ئەم ساڵ دووبارە بۆ ئەوی کە ئەم کارەی دەستمان پێکردیا تەواوی کەین، ئەم ساڵە میوانی ماڵەکانتان دەبین. دووبارە لە میانی میوانداری کۆمەڵە مرۆڤێکی جوان هاوڕێی دیرین ئەوانی ساڵەها ساڵە بەیەکەون، ئەوەی ساڵەها ساڵە هاوکار و هاوپیشە و هاوکوف یەکدرن هەوڵ دەدەین کەسێکی گەرم و گفتوگویەکی نەرم بسازێنین بۆ ئەوەی سوود و چێشتان پێ ببەخشین. ئەم شەو لە ئەڵلقەی یەکەمی وەرزی دووەم دەست پێ دەکەین بە میوانداری کۆمەڵە پیاوێکی ئاسنین. من ناویان دەنێ پیاوی ئاسنین کە دەیان بینن ئینشاڵڵە دەیان ناسن ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە لە پێشخستنی سەرجەم یاریەکان و وەرزشەکانی پەیوەست بە ئاسن لە هەرێمی کوردستان بەگشتی و لە هەولێر بە تایبەتی. خۆشحاڵم بە میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا تاهیر بەخێراتی، سپاس دەکەم. مامۆستا سعات بەخێراتی، مامۆستا حازم محەممەد بەخێراتی، زۆر سپاس دەکەم. مامۆستا فەتحی بەخێر. زۆر سپاس کاکامەرە. زۆر من طبعاً کاتی کە پێشکەشیان دەکەم هەموو پاڵەوانی ئاسیا و پاڵەوانی نێودەوڵەتی و ناوبژیوانی نێودەوڵەتی و مامۆستان لەم بوارەدا حەزم لێ خۆیان کە کاتی کە قسە دەکەن دەتوانن خۆیان باشتر خۆیان بناسێنن. سەرەتا لە لای کاکتایری دەست پێ دەکەم. مامۆستا تایر لەگەڵ ڕەمەزانی چۆنین؟ زۆر سپاس الحەمدوللا بۆ خی گەورە ئێستا وەزم زۆر باشە. لە ڕۆژیەکانیش وەزبەک نانی ناخۆی یعنی ئەوەی نییە یعنی دکتۆر مەجای دای بە ڕۆژ مەجای دامێ و دەستم پێکە بەناوی خی شاڵە خوارێمان خۆش بیان لە سەفەربی ڕوخسەتەکی هەیە هەموو ڕێگاکەی بەڵام مەگەل لە خۆت ڕابێنێ دەمێنێتە سەر جهودی خۆت. دەزانێ و پرسیار دەکەم مامۆستایر دائما ئەوانی لە ئاسن گەمە دەکەم ڕێک زۆر خۆرن یعنی قبولکە بە کوردەواری 15 هێلکە بە خاوی نیورانان 12 هێلکەی کوڵای ئێواران 15 هێلکە بە پلکەوە نازم ئەوە کامەرا ئەوە جیاوازی هەیە. بەڵێ وەرزشی ئاسن سێ زۆرە پێشان دوو زۆر بوو. بەڵێ یەکیان لەش جوانیە پێی دەرێن کەمال ئەسافە بەرزکردنەوەی قورسایی و کەمال ئەسام جیاوازیان هەیە بە ئاسنی یاری دەکەن بەڵام جیاوازی حرەکاتی هەیە کەمال ئەسام بیستی حرەکەی هەیە بەڵام کەمال ئەسام پێویستی بە خواردنەسی زۆر هەیە پرۆتیناتی زۆر دەوێت بەڵام بەرزکردنەوەی قورسایی تەمرینی زیاتر دەوێت خواردنیشی دەوێت بەڵام بەو جۆرەی نییە. هێزی لە شیشمان هەیە ئەو تاقی ئینسانیە بە شەریەتاویش خواردنەسی باشی دەوێت. ئەوە جیاوازی خواردن هەیە لە هەموو وەرزشەکە. بەڵێ لە ماڵێ زعاز نامم پێوەندە خواردنی داواکەن و شتووە خاستنەوەی لەش جوانی دەکەن لێ ڕاهاتینە لێ ڕاهاتینە خواردنی چەور نەبی مامۆستا سعات ئەتوو بە خۆت کە مامۆستای هەمووانی لە بوارەی کاک حاجی ئەمە دەزانم ئەی ڕۆژێ ڕسمەکی بەڕێستم دیت ساڵی 68 نازانم ئاسنەکەت بڵند کردی فودەکەی وەبزان بتۆڵەی شیما لە باکوورەوە نیە؟ بەێ ئەوم لۆ باس کاک حاجی. طبعاً ئەمن کە لە ڕاضەی بوومە لە ساڵی 1970 قسوورەوە لە ڕاضە بوویمە لاعیبەکانش من ئەوانەی کە سەدانیشتینە هەموو پێکڕە یاریمان دەکرد لەمەش کە هەر یاریزانێکیش کە برەک زیاتری نەیزانی بە یان غەڵەتێکی کرد بە ئەمە دەستچین دەنگوت ئەوە غەڵەتە ڕاست بەوە ڕاستمان دەکردەوە لەبەوەی کە ڕاستمان دەکردەوە دوایە بە ساچی ئەو ئاسنەکەی برز دەکردەوە. تاوانە من خەرکی هەولێرێمە مالم لە قەڵاتێ بووە ئەو یاریزانانی لەکنە منتقە عمرم 6 ساڵ 34 سال 35 سال
بەبرا خۆم لێم کە کچکەش بوویمە من ڕاضیم کاک حاجی ئەفۆن ئەلێرەوە چی گوتی کەوانەکەم بدێ لە تەمەنی چەندی دەست پێ کرد تقریبی 80 ساڵ 80 ساڵ عفو 80 ساڵی 80 ساڵی بڕک تاخیری شەوەنیە لە بەڵێ تەبع ئەو جۆرە وەرشەی زانام مامۆستا تایر ئەوەلی بە ملاکەمە دەست لە 14 ساڵیەت و بەتەڵ بووی لە تەوا من ڕاضی بووم یەک لێرەوە داهاتینە خوارد دەچینە مەکتەبی کە تەڵەبە بوویمە لەوێن دەرێ ئەو یاری زانانان دایانویست یاری بکەن ئەمن فێریانم دەکرد ئەو لەگەرم داهاتن لە بۆەوەی ئەو ڕاضەی فێر بیتن بەڕاستەکەی کە دەچوینە قەڵاتێ لەو زێ خوارەی داهاتینە خوارێ وەچی پاشەوەی مەکتەبمان خلاصە کرد بە پێیانیش دەچوینە سەرێ یعنی زۆر بەماندی بوونیش بۆ ئەو ئیشانەمان دەکرد یعنی ئەو زەدەیە کاک حاجی محەممەد یعنی هەر مامۆستا ئەسعات مامۆستای هەمووان ئەتوش لە تەمەنەکی 80 ساڵی دەست پێ کردی مامۆستا کارمەلان پێشپەچی سوپاسی جەنابتان دەکەین لە ئەو بەرنامەکە ڕێکتان یەخستیا ئەمە وەکو وەرزش لە ساڵی ئەمن عمرم تقریبی لە 17 ساڵی چوومە ناو ڕاضەی لە ساڵی 1970 مشارەکەی بتۆڵەی عێراقم کردی هەتا نوهەت یەکێک بوومە لە پاڵەوانەکانی بەرزکردنەوەی قورسایی بەڵام مامۆستا ئەسعەد قەساب و فەرهاد قەساب ئامۆزانە ئەوانە هەردووچیان لە مەرکە شەباب بوون چکە بیداهەتی دیراسی مە لە مەرکە شەباب بووە هەموو ڕاضەکان کە چوین کاکتاهیر لە مەستەبەکی خاص تەمرین دەکرد لەگەڵ محەممەد یاسینی چکە ئەوانەی پێشکەوتوو بوون بە تەنێ بوون یعنی ئەوجا عفوم کە لێرە مامۆستا حاجی محەممەد مامۆستا هاشم مەلا محمودی بەڵێ هاشم محمودی شەبوو بەڵێ ئەویش هاشم محمود مەلا هەمەش هەبوو ئەویش هەر لە ئیتحادیش بووە و مدەڕیبش بووە لە ئەسقالی بەڵام ئەمە وەکو ئیستازی خۆمە حاجی ئەسعەد بووە محەممەد یاسین دەستکەوت وەزانم دەسویت بە کڕۆنەی وەفات کرد لە ساڵی 1920 ئەوە ساڵی 2020 بە کڕۆنەی لە سوید لە ستۆکهۆڵمی ئەمریکای کرد ئەمە ئاگامان لێ بووی محەممەد یاسین یعنی ئێستا ئێوە لە حەفدەی دەسەکە دێنە سەر مامۆستا فەتحی بەڕێزت کە لە ئیشراف بووی لۆ ئێستا پێشترێ هەولێر مەڵبەندی ئەو یاریە بۆم هەموو دەزانن لۆ ئێستا داکشایە لە هەولێرێ مەسلەی بەرزکردنی قورسایی مەسلەی زۆرانبازی لە هەولێرێ کاک حاجی زۆر هەبوو مەسلەی بۆکسێن تا لۆ ئێستا داکشان هەیە کاکامەرە قسەکە جوانە پێشتر ئەمە وەکو مەسەلەن لە مەرکەز شەباب یان نادی ئەربیل مەسەلەن 5-6 گەمەی زۆر پێشکەوتوو هەبوو مەلاکە شەید ئیبراهیم نەبوو مەرکەز شەطرەنجمان هەبوو زۆر پێشکەوتوو بوو پایسکرد سواریمان هەبوو بەرزکردنەوەی قورساییمان هەبوو لەگەر مسارعەمان هەبوو ئەوانە بەڕاستی زۆر پێشکەوتوو بوون یعنی کە دەچوونە بەغدایە دەیاندید ئەو فەریقانە هەموو یەکەمەکان ئیمە بوو لاعیبی منتەخەبی هەمووی هەولێرێ بوو بەڵام دوایە کە ئەو بارودۆخە هات و پاشی ڕاپەڕین و پاشی ئینتیفاڵ خەڵکەکە بارودۆخی تێکت سووە بەر ئیشکردن و کار و کاسبی بەڵام دوایە احتیمام بە ڕاضە تاکەکان ئێستا زۆر کەم بووە ڕاضە تاکەکە هۆڵمان نییە ئێستا هەمان بوو نامان بوو لە هەولێرێ هۆڵی زەردمان هەبوو هۆڵی زەردیان تێکدا گوتیان چاچی دەکەینەوە هۆڵەکی مۆدرێن دروست دەکەین هەتاکو ئێستا هەروە چاومان لێ بەوێدا ئاوەڕ دەدەینە هۆڵەکە هیچ نییە ینی ئەوجە هۆڵی زەرد و هۆڵی ڕۆشنبیری کە دەیان وەرزشوان و هوەرمەندی پێگەیان مەرکەز شەباب کاکامەرە ئەو مەرکەز شەبابێ هەولێرێ بەدەیان پاڵەوانی پێگەن لە هەموو یاریەکان هەموو ئاستەکان هەموو ئاستە لە هەموو یاریەکان مامۆستا دێنەکەن پاڵەوانی عێراق ئاسیا عێراق و ئاسیا باکوور وەنە منتیقەی شیمالی وەبزانم کاک تایر ئەتوو بەخۆت لە بۆکسێن دەست پێ کرد وە نەبوو بەتەڵی عێراقیش بە ئەوم لۆ بژێرەوە طبعاً حەزم لێ بوو پێشەچێکی بدەم پێشەچی مانجی ئازار بەنسبەت ینی نەورۆ کوردستان خۆشی و ناخۆشی هەیە یەکەمیان لە دایک بوونی بارزانی نەمر بووە و هەر لە چاردەی مانجی ئەمری خوای کردیا نەورۆزی تێدایە ڕاپەڕینی تێدا ینی خۆشی و ناخۆشیەکان مەسرور بارزانانی لەو مانجی سێ بوو ئەویش هەمووی لۆیە خۆشی و ناخۆشیەکان لە مانجی سێ هەیە ئەو ساری ڕەمەزان کەتە مانجی خێر و بەرەکەت ئینشاڵڵا خێر و بەرەکەتە لە بۆ کوردی زۆر باش دەبیتن پیرۆزبایش بەو مانگە پیرۆزدەی لە هەموو لایەکمان دەکەیت بەرزکردنەوەی قورساییان وەرزش یان ڕاضە لە هەولێرێ بە تایبەتی من لە پاشی نەکسۆی ساڵی 1970 ساری شۆڕشی ئەیلول کە لە ئێران بووین گەڕاینەوە هاتینە هەولێرێ لە هەولێرێ سەردانی مەرکەز شەبابی هەولێرێم کرد ئەو کاتی کاکە مەزۆ لەشکری هەزار ڕەحمەتی لێبی
ڕاهێنەری بۆکسێن بوو ملاکەمەی بوو لە لای ئەوی چوم ملاکەمەم کرد تەمەنت 14 ساڵ بۆ بزانم 16 بوو 16 دەبوومە 16 ینی 16 تەواو نەبوو ملاکەمەم کرد توانیم لەسەر منتقەی باکووری عێراق نەتیجەیەکی باش بینم یەکەم بووم بەڵام دوایە کە بەخۆم ئەو کاتە ئیشی ئاسنگریم دەکرد حەدادی بەرزکردنەوەی قورسایی هۆڵەکەیان ئەمە لە هۆڵە گەورەکە یاریمان دەکردی مەرکەز شەباب چون ناوەندی مەرکەز شەباب کوردەواری خۆمان نەیان دەگوت مەرکەز شەباب مەکتەب شەباب بەرێ ئەوە داکەم بابم پێیان ناخۆش بوو دەسمەوێ پێیان ناخۆش بوو ینی نەیان دەزانی وهایە کە بدەستم بە ملاکەمەی کردوایە هەندێک بەهێز بووم چوم ئەو کاکە سعات حاجیا سعات ئەو وەختی کە ئێستا لە ژیان ماوەوە لە تەنیشتم دانیشتە لەگەر کاک فەرهاد قەساب بە وەختی فەرهاد قەساب ڕاهێنەر نەبوو یاریزان بۆی یاریزانی حاجیا سعدی بوو مامۆستا هاشم محمود مەلا حەمەش هەبوو بەڵام ئەو لە یەکێتی بوو لە یانەی وەردشی هەولێر بوو یەکرد سینەمەی سەلاحەددین لە مەرکەز شەباب لەسەر دەستی کاگا سعد قەسابی تەمرین ما کرد یەکەم بتوڵۆمان کە بەشداری ما کرد ساڵی بەبیرم بێ 79 بوو یان 80 بوو 79 بوو هیچ شەڕی عێراق و ئێران نەبوو 79 بوو لە نەجەف بوو بتوڵەی ئەحداس تازە ینی بەسکە شێران ئەو وەختی منە چەندە ئەحداس لە هەژدەی کچکە بوو لە هەژدەی 16 ساڵان بۆ ئەو هەبوو 16 بوو 17 بوو ناغەشتین محەممەد یاسین یەکەم بوو ئەمە لە زمنی 10 ئەوایل هەفتەم بوو ئەو وەختی لەو وەختیەوە هەوەسمان کەتە سەرێ یاریزانیش ماستە بسەبر زۆر بوو هاتن یاریزان ئەو کاتەی من بوو محەممەد یاسین بوو محسین عزیز ڕەحمەتی بوو سەدرەدین بوو دکتۆر سەرهەنگ عەبدولخالق بوو شەمۆ بوو شەمسەدین بوو ڕەقیب سەردار بوو سەردار ئەوە بوو کاک محسین ئازاد دوای هات محسین مستەفا بوو سەردار عومەر بوو ئەو جە دوای زیری دوای پاشەمەها شاخەوان مستەفا مەولود بوو ئازاد تەحسین بوو ڕزگار شاکر بوو ڕژدی شاکر و کەریم شاکر کوڕی مام شاکری تابعە بوو لە من محکەمەی ئەوانە هەموو لە لای من بوو یعنی بەرزکردنەوەی قورسایی لە مەرکەز شەبابی ئەو کاتی بە دووەز بە تەمرینیان دەکرد لەبەر ئەوەی ئەوەندە زۆر بوو لەبەر ئەوەی ئەوەندە زۆر بوو ئەو ئێستا ئەفۆن کاکتا دێمەوە لای کاک حازی طبعاً هەنجی ئیمکانیات وەچی ئێستا نەبوو جلوبەرگ وەچی ئێستا نەبوو مەوادەکان کەلوپەلەکان وەکو ئێستا نەبوو وەم زانم شەفتیان ئەوە دەکرد و وای ڕاستە نەبوو بەس شەفتمان هەبوو بە شەفتەکەی گەمانمان دەکرد شەفتی سیارەی شەفتی سیارەی بوو دوای سەبر شەفتەکەمان تەرتیب کرد ئەڵمانیەکەمان کرد کاک تایر دەگوت کار لەگەسەر چێ گەمانکەم دەمگوت ڕاوەستن چی هەر لاعیبی باشە لۆتان دەلێم کاک تایر ئەلێرە گەمان دەکە ئەوە لەوێ گەمان دەکە ئەو لەوێ گەمان دەکەت ئەوانە تەوزیعم دەکرد کاک حازی مەسەلەن شەفتەکە درایم شەفتی چی پێوە بەسترا بوو مەسەلەن لۆکەمالە سامی دەیان کرد بەس لە بۆ ئەسقالی ئەوەل جاری ئەوەرە کاک حاجی قسەی دەکەن ڕووسی بوو ئاسنەکە هەموو ئاسم بەس دوایە ڕەبەل هات ئەو ڕەبەلیان پێ ئەو ڕەبەلە ئەلمانی بوو 25 بوو 20 بوو 15 نەبوو ئەوانە بوون لەگە شەفتەکە شەفتەکە 180 درێژ بوو وەزنی 20 کیلۆ ئەوجەبەوی تەمرین ئەویش نەمان بوو دەچوم لە مووسێ دەمینە نەبوو ئەو ئاسنەی کە ئێستا گەمانمان پێ دەکرد هەینە گەمانمان پێ ئێستا بوو ئاسنەکان بیتە ئاسن کاکتای باش ئەوەی قورسایی هەڵدەگریانی ئەوەی یەکەم بوو لە ئەدی حاجی محەممەد خۆی قسەی ناکات ئەمەزایك پێ دەگەری ئەویش یەکەم بوو لە وەزنی خۆی لە وەزنی خۆی نەمدەتانی بلێم ئەو وەزنەیە لەوەی یەکەمە لەوەی کاک حاجی لە 49 وەزنەکان دەست پێ دەکات چەندی دەست ئەو وەختی ئەجە ناویان هەبوو وەزنەکانیش دەیگۆ 52 دانگۆ زوبابە 56 دیک 6 ڕیشە 67 خەفی بە کوردی زۆر خراوە مێش و کەڵەبا ئەتو پیاوی ئەمە خەفی بوو 67 کیلۆ بۆ دەچوومە 75 لەو دوانە بوو ئەو جەکەمە دەچوینە بەغدایە دەیان گوت ئەسعد قەساب هاتیە دەیان گوت دایانی دۆڕاندمان بەفەریق بە کامل دڕۆشتێ یەکەم دەچون لەسەر هەموو عێراقی کاک کامەران ئەوەی کاک حادی دەرێتم وەختی خۆی کە مسابقاتی عێراقی دەبووی یانە و ئەندی و موسسات پێکەوە موسسات و مەرکەز شەباب بوو لە ئەندیەکانمان دەبردەوە دوو فەریقمان دەبوو کاک حاجی فەریقی مەرکەز شەبابی حاجی ئەسعەدی هەر یەکەم بوو
دەوەزن بوو دەوەزنەکەی داهاتە خوارێ کە نقاط جەمع دەکرا مرکە شەبابی هەولێر یەکەم بوو ئەوە ئێستانگۆ زۆر باسی وەزن و شت دەکەن فەتحی خۆی کردیا نازانم زۆر لەگاوشت ئەتو بیرەوەری خۆشم ببلێ وەڵای بیرەوەری خۆشەکانم ئەوە بوو ئەمن کە وەچی کاکتایری ئەم یەکەم جار چوومە ملاکەمەی زەید محەموود مدەڕیبم بوو قاعەی ملاکەمەی لە تەنیش قاعەی بەرزکردنەوەی قورسایی بوو ئەمیش زۆر مەرەقم ئاسم چکە غازم دەفرۆشت زۆر مەرەقم وڵات چووم گوتم حەزم لێ بێم لێرە تەمرین بکەم کاکە سعد گوتی ئەتو دەبی کەفیلە چی بینە من ئەتو لە ملاکەمەی دێنانە وەڵا لاعیبەک لەکنەوی بوو ناوی جاسم بوو گوتی کاکە سعد گوتی ئەم دەبمە کەفیلی فەتحی ئیدی چوومە وێندەرێ کاکتاهیر لە وێندەرێ بوو ڕەحمەتی محەممەد یاسین بوو ئەو جەماعەتەکان پێش یەکەم ڕۆژم چوومە سەر قورسایی چوومە سەر قورس تەبعانە من بەخۆشم هێزم هەبوو لەبەرێ غاز و نەفتم دەفرۆش ئەمە چوم یەکسەر 70 کیلۆمتر کرد بەس چیە بەبێ ئەوە نەتر خەتف ئەوە یەکسەر خەتفم دەکرد بە نەتریشم نەم دەتانی دانیشم لەبەر نەم دەتانی هەمووی نووسابت بووی من دوای کاکە سعد هات فێرە تەکنیکەکەی کردم فێری کردم ئەو زارەی بەبیرم دێت چوینە بەغداد و کۆستەرێکمان برد مرکز شەباب و نادیمان برد کاکتاری باسی کرد هەردوو فەریقمان لە ئەندێ یەکەم دەبووین بە ناوی نادی هەولێر داهاتینە خوارێم ئەمان کاک حاجی ئەساد هەق سێدەکە هەدە لە کاکدا ئیز ئەوڕینگۆ نادات وەڵی نازانم چی لەگەمە هەیە ینی ئەمەش هەر لە ستافی دووەم بووین بەس بەحسیمەی نەکرد ینی ئەمە لەوە جبەی دووەم نازانم ینی کاکامەران خوا لەسەر سەرمە ئێستا بە و ڕەمەزانەی یەک عایلە بوون ئەوە تورکمانە ئەوە عەرەبە ئەوە لە هەولێرە ئەوەمان نەبوو ئەوە سوننەیە ئەوە شیعەیە ئەو شتانەمان نەبوو تەمرینمان دەکرد وەختی تەمرینیش کە دەیگۆستە مەسەلەن سەعات 2 سەعات 3 سەعات 4 حزورمان دەبوو بەڵام هەبوو تاک عائلەی فەقیر بووین هەمومان لە عائلەی فەقیر پێ ڕاگەیشتینە ئیشمان دەکرد پاتی شێداهاتینەوە جارێکی بە بیری نایەتەوە پاڵەوانێتێک بوو لە عەنکاوەی بەخەت دوو خەت بوونەتر هەبوو بە خەت فڕانە گەیشتن کوڕەکەی خۆی هینە قاسم گازم لێرانە بوو گازی حەدادی هاتم بە نەتری ڕاگەیشتم نەترەکەم کرد ئەوە لە ئەو وەختی بزانە یعنی وها بوو حرس لە بۆ گەمەکان ئێستا ئەو حرسە و ئەو نەفسێتە لە ناو ڕاضەی نمایە خۆشەویستی شارەکەی سەری هەمووی بوو پێشان ئەمە کە دەما هەولێر بیدۆڕانمایە تازیەمان ئێستا کە دەدۆڕێنی هەر شت پێ دێ ئێستا لە هەموو یاریەکان بەڵام ئێستا وهای لێ هاتێ ژیان چی لێ هاتێ گۆڕایە زۆر یعنی بەس قەدەم بەس تۆپانێ بەس ئەوە ناکرێ ئەمە سیسل لەو عیاریمان هەیە خەڵکەکە حەزی دەکەس حەزی لە قەدەمیە لە تۆپانەیە بەڵام یەک دووەک حەزی لە یاریشکەیە ئەمن پێم ناخۆش نییە یەک تائیرەی دەکا یەک بالەی دەکا من کوڕی خۆم حەزی لە ئەسقالی نییە پێم خۆش بۆ ئەسقالی بکەن چوویەدی کرد بۆ لاعیبی هەڵبژاردەی نادی هەولێرە لێ ئێستا زۆر لە سەوەر ڕۆشتین کاک حاجی ئەسات باسی هاوڕێیەتی و ئەو هاوڕێتی دێرینە بکەین کە لەبن ساتە خۆش و ناخۆشەکان بەێ تەبانەمە بەڕاستیەکەی لە ناو خەڵاتی بووم دەژیام عمری 8 سال 9 سال بۆ عمرم بابم لێرەیش قەسابی دەکرد قەسابیەکەشی لە چێ دەکرد لە شەقلاوەی ئەو من ئەمنی دەبر لەگە خۆم ئیشمی پێ دەکرد بەڕاستەکەی دەمگوت ئیشم لۆ پێ دەکەم دەچم مەکتەبی دەگوت بڕۆ مەکتەبی خێزانش داچمینا لەوێ دادێنە لە غورفەخانیەکمان گرت بوو دەگوت وەرە ئیشی خۆتش بکە ڕاضەی خۆتش بکە ئێرە زێ ئیشەیە تێکەت لە ڕاضەی نابی ئەو حالاتانی بۆ من دەکرد فێرمی دەکرد ڕاضە کو دەبی کو نابی لە من گەورەتر بوو بە 10 ساڵ دەکرد ڕێنمایەتی دەکرد تەوجیهی دەکرد تەوجیهی منی دەکرد دەگوت ڕاضە کو دەکەی کو ناکەی ئەو پێی خۆش بە تۆ ڕاضەی دەکەی حازی بەێ یعنی مشجع بوو بەێ ئەم تقریبی 8 ساڵ بوو لەو قەڵایەتە بوومە دەچوین لە خوارێ نادی ئەربیل هەبوو لە خوارێ لەوێندرێ دەچوم تەمرینم دەکرد سەعاتێک 3 چارێک لەوێندر لەگەڵ یاریزانەکانی کە لە من پێشتر بوون ئەر شتێکیش نەشم زانێت تەماشام دەکرد چرەکەن چناکەن
دەگوت کاکە سەعەت توی فێری لەمە بکەی بابە فێری چ لێ بکەم دەمێ فێر بم دەمەوێت فێر نەک فێر بکەم، فێر بم. دەمە فێر بم دەگوت نا دەتەوێت ئیشی لەمە فێر بی بچی لەمە بە پێشتر بکەوی جوانە دەمگوت ئەو منافەسەیە هەر هەبووە ئەوجا بە حاجی دەزانی چی پێ بژێڕەوە ئەوجا بیرەوە ماتۆڕی هەبوو کو دەهاتە تەمرینی ئیویش تەرەکتەری هەبوو ئەوجا کە حاجی ماتۆڕەکەی واللهی کاک کامەران ئەمە ئەم سێ بوو چ بوو ماتۆڕ بەسەرهاتی ئێم زێ دەکەم هەبوو لە ساڵی 1982 بەخۆم لە هەشتا هاتیمە ناو ئەسقالی لە مەرکە شەبابی مەدرسە هەمومان بووە مەرکە شەباب کە لێ هاتم دەی دەستم پێ کرد حاجی ئەسعەد وەری نەدەگرتم فەرهاد قەسابیش لێ تازەم دەڕی بوو فەرهاد قەساب گوتی ئازادمان هەبوو لاعب بوو لەوێ تەدریبی دەکرد گوتی وەرەوەی بەدەرە بڕک تەمرینی پێ بدە لە دەرێ وەڵا بڕک لە دەرێ خارمان داهاتینەوە کچەک هەبوو لەمێ لەگەرمان بوو ئەمن تەڵەبە بووم هەینە کە لە ئاعدادی ئەسناعی بووم کچەکە ناوی سوعاد بوو برادری حاجی ئەسعەدیش بوو لەوێ ڕاوەستا بووم بە تورکی بەوەی گوتی باخم قەچ قادرە گوتی بزانم چەندی هەڵدەگری وەڵا ئەمریش لە شەرمان 40 کیلۆیەکەم برند کرد و وەختە چقات 40 کیلۆکەم دەستی بەر بە گوتی وی شێرە بە 40 کیلۆی بەر بووە وەکو دەبیەوە ئەخە تازە بوو بیدایەتم بوو ئەتوش دەفع بووی ئەو کەیفم بەخۆم هاتوو ئەوجا لە هەمووی خۆشتر ساڵی 1984 سوینە بتوڵەی عراق لە بەغدایە بتوڵەکە ئەندێ و مەراکز بە ئەوی کاکتایر بەحسی کرد کە دەیانگوت هەولێر هاتی ئەسەد قەساب هاتی دەیانگومە دووەمین دەیانگوت دووەمین وەڵا مامۆستا فەتحیش یەک بوو لە بەتەڵ عێراقیان نەگەرمە بوو ئەو ساڵی وەڵا سوینەوێ لە بتوڵەی عێراق هاتمە خوارێ من یەکەم بووم لە بتوڵەی کە یەکەم بووم مەرکە شەباب دووەم دەبوو سێهەم دەبوو فەرهاد قەساب هات گوتی ئەسعەد نێدوو گوتی چت کرد ئەولو هات کرد ئەدی هەموو چ بکەم گوتی سەبر بە ئیبراهیم مەکمان هەبوو لە گومرجی ئێستاکە یادی بەخێر مایە گوتی ئیبراهیم ناوی بەنای ئەو مەرکە شەباب ئیبراهیم محەممەد مستەفا بوو ئەویش ناوی ئیبراهیم محەممەد مستەفا بوو ئیبراهیم محەممەد مستەفا سبەیەکی ڕەشی قەڵەو بوو سبەی نەبێتە خوارێ لە ئاسم بکردن وەڵا حاجی تەختێکیان گوتی وەڵا محەممەدەی بڕۆدەی خۆت بگۆڕە گوتم کە ئەم دونیاتی بەخوارێ گوتی بڕۆ خۆت بگۆڕە وەڵا چوون خۆم گۆڕی ڕۆژی یەکەم شەرحەکەم سۆر بوو ئەزار شەرحەچ کەسکم لەبەر کرد گوتی وەرە پرست بەستە ئێرەی بەستام وەڵا هاتمە خوارێ گوتی بەزڕا ناوەستی یەک ڕەفع خەتم یەک ڕەفع نەتر گوتم وەڵا چوم ڕەفع خەتفەکەم کرد 85 کیلۆم خەتف کرد هاتمەوە 100 کیلۆش نەترم کرد و ڕاست ڕۆیشتمە خوارێ گوتیان کاکە یەکەم بوو ئەزە ئەوەی ناژەر بۆ چیان لە حاجی ئەسعەدی کرد گوتی ئەوە دونیاتیە کاک فەتحی هەر کڕا ئەتوو قسە خۆشی کاک فەتحی وڵی کاک کامەران مەجالم نادێنێ کاکەوە دوو دەقەلو کاکە ئەوانە هەموو بەرزکردنەوەی قورسە ئەمیان فڕێ دەسە هێزی لەش ئەرێ وەڵا تو لەگە عایلمان بڕۆ دەرێ وەچ کاکتاری گوتنی ئەمن تقریبان ئەوە ماوەی 37 ساڵە ئەمە برادرین یعنی 37 ساڵە یەک چرکە ئەمەلەیەک عاجز نەبووینە بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات خۆشەویستیمان لە بۆ یەکتری زیاد دەبیتن یعنی بەڕاستی کاکتایر وەکو بەڕێوەبەری وەرشی هەولێرێ بوو ئێستا خانەنشین بووە و بەرپرسی مەش بوو لە ئاسنی لە نووسنگەی حاجی ئەسعەد ئەوەی زەمە هەر بیگەینە دەبی دەستی ماچکەن چکە ئێستا پێی دەرێن بابە ئەسعەد چکە ئەمە هەموو لە من دەستی گەورە بووینە بەڕاستی دەوری هەبوو لە پێگەیاندنیمان لێرە شتێک بەێ وەکو سوالی دواییم پرسیار دەبی ئێستا ئافرەت هەنە لەو بوارەی مەسەلەن ئێستا مەسەلەن پێشترێ نەبوو کاک حاجی هاتبوو ئەوەی دیتبوو کە تو دەفعی کردبووی ئەوەی بەس ئێستا ئافرەت هەیە مەسەلەن لەو بوارەی لە بواری هێزی لەش ئافرەت زۆرە لە بەرزکردنەوەی قورساژەم بەنسبەت گەمەی خۆم ئافرەتی گەلێک زۆر تێدایە و ئافرەتی زۆر بەهێزیشمان هەیە لە ئەو یاریەت تەشەنەی کردێ لە هەموو کوردستان بناغیداندرایە تەنها عێراق بتوڵی عێراق ناکاتەوە این ئافرەتان نەخۆ لە کوردستان لە شارەکان وەکو یەکێتیە وەرزشەکانی شارەکان هەموو ئافرەتی تێدایە نەتایجیشان زۆر باشە ئەنجامیان زۆر باشە و زۆریش حەز دەکەن لەسەر مستەوای دەرێ بەشداری بکەن بەڵام جارێ دەرفەتیان دەرەخسێ بەڵێ کاک سی چرکەمان مایە ئەمە بەس یعنی ئەو برادراتیە ئەو ڕەفاقەتەی کو ئەوە دەکەی یەکەم شت خۆشەویستی وەرزشە وەرزش کۆمانی کردەوە دوو ئەو لەعبەیە بەرزکردنەوەی قورسایی یاریەکی زۆر قورسە ئەتوی لەگە جازیبیەی زەوی بە شەڕدەی لە خۆی ڕادەشێشی ئەتوو لە خۆت ڕادەشێشی ئەوە ئەتوو لەگەر جازیبێ کە ئینسان بەسەرت بیان لەگە بەشەری زۆر عیلاقەت خۆش دەبی دوو ئەو لەگەر ئەو خۆشەی لە ئەسنای تەدریب و لە گەر یەک دەبووین و دوای دەچوینە دەرێ لەگەر یەکدی وەکو عائیلەشی بووینە کە کاک مامۆستا فەتحی گوتی
ئەو 37 ساڵە زیاتریشە لەگەر یەک دوبینا ئەوانی ماینە لە ژیان ئەوانی ئەمری خۆیان کردی هەزار ڕەحمەتیان لێبی هەر هەمومان ئێستا نەوەکانیان هاتوسۆی ماڵی یەکدی دەکەین و لەگەر یەکترین یعنی جیاوازیمان نییە. کاکتایر هەر بە ڕوو حەش هەرشەڵا بەسەر ئەو نەخۆشیە خێراپەی بەسەرکەوتی و الحەمدولیڵڵا تەمەند درێژی لە هەمووتان دەخوازم زۆر سوپاستان دەکەم بەڕاستی کاتێکی خۆشمان لەگەڵ بەسەر بردن بینەرانی ئازیز سوپاسی ئێوەش دەکەن کە لەگەڵمان بوون ئێوە شاد و وڵات ئاوەدان.